لە پرۆگرامی خۆمانە لە پۆدکاستی دیمەن لە بڕگەی دووەمە میوانداری گەنجێکمان کردووە کە هەمان بەس ئەوروپی و بیانی و وڵاتانی دەرەوە گەنجی وا بەتوانانێ بێگومان ئێمە شەمانەویش کاک سەنار کە خاوەنی براندی UK پیزایە و بەشکم لەگە خۆشیانێ پیزا بێنێ زۆر گەنجێکی سەرکۆ کەویش زۆر لە سەرەتاوە دەستی پێ کردووە گەیشتۆتە ئەوەی کە ئێستا ماشەڵڵا UK پیزا چەندین لقی لە هەولێر هەیە وا بەتەمایە لە شارەکانی تریشە لقی تر بکاتەوە پێیان لە خواردنە حەزی لە چێتەوە پیتزا و پاستا چونکە بە پ دەست پێکا لە ناوکی خۆمەوە نزیکە وەڵاوا بێ منە بێ هەریسە بخۆم بە زۆر خۆشە هەریسە بۆ هەریسە و ئیتر چی هەیە نیمانە یاڵا پەیام بە حکمی ئەوەی هەستی عەفو قسەشەکەی من زۆر حەزم لە پیتزا حەزم کرد ناوی پیتزا مێژوەکەیتان بۆ باسکەم ناوی پیتزا بۆ یەکەم جار لە دەقێکی نووسراوە بە زمانی لاتینی هاتووە کە لە باشووری ئیتاڵیادا دۆزراوەتەوە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی دەی زەینی پیانۆ پێشپیانۆ پیزا پیزا پیتزا بە شێوەی مۆدێرن لە ناپۆلیدا هێنراوە و جۆرە جیاوازەکانی لە جیهاندا بڵاو بۆتەوە و بۆ بەیەکێ لە بەناوبانگترین خواردنەکان یعنی ئەی تو ئەوازانی هەستی پیتزا کە خواردنێکی لە کۆنا بەس زۆر زانیاریم لەسەرەوە نییە بەڵام خواردنی هەژارە پیزا بەنانەوە خواردووە خۆی نانە بەنانەوە خواردوو تەپیکێدە ناو نانەوە بیخۆی من خەڵکە ناسم حەز ناکەم نایبێتی بە پارۆ دانیشتوی پێکەوە ناما خواردووەڵاوەی کردۆ لە پیساکە و نانەکەی دەکرد ئەو حەپەزاوم بە دیارەوە نەیزانیوە کابرا قەینا ئیشتیهای زوو دراگرێ پیزا خۆشە وەڵام من زۆر حەزم لێیە و لە لای خۆشمان لە کوردستان شوێنی زۆر هەیە بۆ نمونەکە پیزای باش و پیزای یەکێ لەو کە من یەم بۆ هەولێر یەکسەر هەستی داوای پیتزاکەی کاک سەنارم بۆکە بەجددی تایبەتانی نەڵێم ئەی هەستی تۆزای پیتزاس پێشتر ڕاستم وتم هەستی پێشتر ئادە باش خواردنی هەژارەکان بووە وەڵام نەمزانی بوو دەبا بۆ باسکەم ئەمەش چونکە من زۆر حەزم لە مێژوە دایم حەزەکەم شتی کۆن ئەنانە سەرەتا پیتزا پێی دەوترا خواردنی هەژارەکان و پێکاتبوو لە نانێک کە خوێ و پەنیر و تەماتێتی ئەخرا بۆ ڕازاندنەوەی بە ئیتر تەماتان بۆ قاشە کرد و بیبەر و ئەم شتانە بەخوا بەجددی ئەی پیتزای مارگرێتە ئەزانی چۆن ینی چۆن ئەو ناوی بۆ دانراوە مارێک لێوە بۆ گروتویانە وتیانە مارگرێت ئەڵا فەرەمەستی بەڕاستی زانیاری پێ نازانم نەخێر شاژنیەکە بووە ناوی مارگرێتا بووە ئیتر کە ئەو پیتزایان بۆ ئەو دروست کردو و ئەو پیتزای شەر بە ناوی ئەوە ڕۆشتووە هەتا ئێستاش بەس بەڕاستی هیچ خۆش نییە نا بەس بەڕاستی هیچ خۆش نییە پیتزا ئەبێ پڕ بێ لە گۆشت